دوای ئەوەی بە کودەتایەکی سپی ئەحمەد حەسەن بەکری ناچار کرد دەزە سەرۆکایەتی حیزبی بەعس و کۆماری عێراق هەڵگرێت و خۆی خستە شوێنی ڕۆژی 22 تەمموزی 1979. أمة عربية واحدة آخر رسالة. سەدام حسێن لەناو هۆڵی خولوت لە بەغداد کۆبوونەوەیکی فراوانی بە بەرپرس و سەرکردەکانی حیزبی بەعس کرد لە ژێر ناوی کۆنگرەی ناسای حیزبدا. کۆبوونەوەکە بریتی بوو لە پاکتاوکردنێکی عاشکرا بۆ ئەوانەی نەیاری دیکتاتۆری سەدام بوون و نزیک بوون لە ئەحمەد حەسەن بەکرەوە. هاوکات بۆ سلماندنی دەسەڵاتی ڕەهای سەدام بەسەر حیزب و دەوڵەتەوە تەواوی کۆبوونەوەکە بریتی بوو لە جێبەجێکردنی سیناریۆیەکی پێشتردانرا و لەلایەن سەدام و کەسە نزیکەکان و دەستگای هەواڵگریەوە. نعم رفيق. شو اسمه؟ نعم رفيق. سەرەتا سەدام باسی لەبوونی پلانگێڕێکی مەترسیدا کرد لە دژی حیزبی بەعس و وڵات و دواتر داوای لە موحی عەبدولحسین شەمەری کرد کە ئەندامی سەرکردایەتی حیزبی و سکرتێری تایبەتی ئەحمەد حەسەن بەکر بوو هەستێت و دامپیانانەکەی لە بەردەمی هاوڕێیانی حیزبدا بڵێت. موحی بە ئاشکرا ئاسەواری ئەشکەنجەی دەرونی و جەستەی پێوە دیار بوو. جەختی لە قسەکانی سەدام کردەوەدانی بە ئەوەدانە کە یەکێک بووە لە فەرماندەکان و ویستویانە حافز ئەسەدی سەرۆکی ئەو کاتی سووریا بکەنە سەرۆکی وڵاتی یەکگرتووی سووریا و عێراق. هەر لەوێدا 68 ناوخوێنرایەوە و کە دواتر کەسیان نەبینرانەوە لە ڕۆژانی دواتریشدا سەدان کەس هاوشێوەی ئەوان لە سێدارە دران و گول لەباران کران. دوای 44 ساڵ سیناریۆیەکی هاوشێوە لە هەرێمی کوردستان خۆی دووبارە دەکاتەوە. سیناریۆیەکی ئاشکرا بەڵام ڕووپۆشکراوە بە دروشم گەلێک تەنانەت ئەوانشی دەیڵێن باوەڕی پێ ناکەن. کۆنگرەی پێنجەمی یەکێتی ئەو سیناریۆیی کە بۆ سەلماندنی دەسەڵاتێکدا ڕژراوە بە هەمان شێوەی سەدام حسێن بە زەبری هێز وەرگیراوە و دەیانەوێت شەرعەتی پێ بدەن. مەترسێکی گەورەی ئەم کۆنگرەیەوەیە یەکێتی لە دیموکراسیەتدا دەماڵێت چونکە لەم کۆنگرەیەدا پۆستەکانی حیزب بە هەڵبژاردن وەرناگیرێت. ئەگەر چی بۆ بەرچاوی کامێراکان ئەو پڕۆسەیە ئەنجام دەدرێت بەڵکو سەرجەمیان پێشتر دادراون و بڕیاریان لێدراوە. هاوشێوەی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش و وەزوەرگرتنەکانی حیزبی بەعس کە بە بڕیاری سەدام حسێن کەسەکان دادەنران نەک هەڵبژاردن. لە کۆنگرەی دووەمی یەکێتیدا کە دوای ڕاپەڕین بەسرا و حیزبەکە لە بەهێزترین دۆخی خۆیدا بوو مامجەلال کارێکی کرد ڕەوتەکانی دەرەوەی یەکێتیش بگەڕێنەوە ناو حیزبەکە بە ئیسلامی و شوعی و شوراکان و سۆسیالیست و ئاڵای شۆڕش و تەنانەت نووسەر و کەسایەتی و ڕۆشنبیرەکانەوە. بەڵام لەم کۆنگرەیەدا کە یەکێتی لە دۆخێکی لاواز و ماندوودایە دەرگا بەڕووی هەموواندا داخراوە جگە لەوانەی خۆیان دەستنیشانیان کردوون. هەموو ئەوانەوەی کرد بەدەر لە مەلابەختیار ئەندامی ئەنجومەنی باڵا و بەرژەوەندەکانی یەکێتی ئەش ئەندامی تری سەرکردایەتی بڕیار بدەن بە ژاری کۆنگرە نەکەن. لە نمونەی سەردار هەرچی کە لە نووسینێکدا هاوکاری گەڕاندەوە بۆ ئەوەی ناوێت ببێتە بەشێک لە دروستکردنی بارودۆخێک کە زیان بە یەکێتی و باهەکانی دیموکراسی لە کوردستان دەگەیەنێت. هەروەها لیوا چەتۆ ساڵح نووسیوێتی بڕیارمدا چیتر لە نێو سەرکردایەتێکی بێڕۆڵ و لاواز و ناکاریگەر نەبوو بەشداری لە کۆنگرەی پێنجەم ناکەم. لای خۆشیەوە مەلابەختیان لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕایگەیاند ئۆباڵی بەشداری نەکردنی لە کۆنگرە لە ئەستۆی مەکتەبی سیاسی و باڤڵ تاڵەبانیە. جەختی لەوەش کردەوە کە هەڵبژاردننی مەڵبەند و مەکتەب و وەرگانەکان هەڵبژاردنێکی کارتۆنی بۆ پێشوەختە هەموو ئەوانە دەستنیشان کراون کە دەبێت دەرنەچن و ئەوانەشی دەرنەچوون ئەوانن کە کەرامەتی سیاسی خۆیان نەفرۆشتووە. ئەوەی ئاشکرایەوە هەمووان هاوڕان لەسەری ئەوەیە ئامانجی سەرەکی ئەم کۆنگرەی یەکێتی بۆ ڕەهاکردنی دەسەڵاتی باڤڵ تاڵەبانی و شەریعەت پێدانێتی هاوکات بێهیواکردنی تەواوەتی ئەوانەیە کە لە ڕووداوەکانی هەشتی تەمموزا لە یەکێتی دەکران و ماوەی زیاتر لە 2 ساڵ دەستەوسان دانیشتبوون و چاوەڕێیەوە بوون باڤڵ تاڵەبانی دەرگایان بۆ بکاتەوە وەریان بگرێتەوە. ئەوەش بە ئاشکرا لە پەیامەکەی لاوە شەرژنگیدا بەدیکرا کاتێک گوتی چاوەڕێ بوون کودەتاچیەکان هەڵەکەیان ڕاست بکەنەوە ئەولیەخستنەوەی ناوماڵی یەکێتی بدەنەوە. لە کاردانەوەی بەستنی کۆنگرە و دڵنیابوون لەوەی ئیتر هیچ هیوایەک بۆ گەڕانەوە بۆ ناو یەکێتی نەماوە هەڵوێستی ڕاگەیاند و ئاشکای کرد بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لیستی دەبێت. هەندێک دەڵێن ئەم کۆنگرەیە واژۆکردنی وەفادنامە یەکێتی و کاریگەریشی ئەوتۆ دروست دەکات پێگەی جەماوەری و بەهۆشی و پەرلەمانی و سیاسیەوە حیزبە بێ ئەنداز و بچووک ببێتەوە کە بەدەر لە جەماوەری ئەوانەی لە هەشتی تەمموز دەرکران جەماوەری ئەوانەشیان لێ دەتەکێتەوە کە بەهۆی ئەم کۆنگرەیە وەلادەندرێن و دوور دەخرێنەوە یان خۆیان بەهۆی ناڕازی بوونیان بە گۆڕانکارەکان دوور دەکەونەوە و دەستنە پاڵ بەرەی لاوە شێرزەنگی. ئاوکات ئەم کۆنگرەیە وا دەکات هەموو وەرگانەکانی یەکێتی لەلایەن خەڵکێکەوە بەڕێوە ببرێن کە بە دۆخەکە ڕازین و
دەنگی ڕەگنەگر و هەوڵدەر بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان و گەندەڵەکانی شکستەکانی حکوومەت کەیکەتی بەشێکی گەورەی بەردەکەوێت لێک بکرێت و دوور بخرێتەوە. هۆکارێکی تر بۆ نەهێشتنی دادپەروەری و ئازادی و دیموکراسی دەگێڕنەوە لە ناو حیزبەکەدا کە بەستنی ئەم کۆنگرێ و دەسەڵات پێدانانی ڕەها بە گروپێکی دیاریکرا و دۆخەکە خراپتر دەکات و لێکترازانی ناو حیزبەکە قوڵتر دەکاتەوە. ڕایەکی پێچەوانەش دەڵێت ئەم قسانەی ئەوانن کە نەیانتوانیەوە پێگەی خۆیان لە ناو حیزبەکەدا بپارێزن و دەیانەوێت ئەو تۆمەتانە بکەنە پاساو بۆ شکستەکانیان بگرە جەختیش دەکەنەوە لەوەی ئەم کۆنگرەیە دەبێتە سەرەتای هەستانەوەی یەکێتی چونکە مەرکەزێتێکی بەهێزە ناو حیزبدا دروست دەکات و نایەڵێت جارێکی تر باڵباڵێن و تەکەتول بخەنە سەر ڕێچکەی بێسەروبەرەی و بێهەڵوێستی و بێتوانایی لە بڕیارداندا. هاوکات دەبێتە مایە ئاشکردنەوەی بەشێکی جەماوەڕەکەی چونکە ئەوانەی لە هەشتی تەمموز دوورخرانەوە زۆرینەیان تۆمەتبارن بە گەڵندەڵی بێڕادە و بێئەندازە و با هۆکارێکی سەرەکی ئەو گلەیانە دادەنرێن کە لە ڕابردوودا لە یەشەتی دەکران. ئەمڕۆ کۆنگرا دەستی پێکرد و دوای چەند ڕۆژێک کۆتایی دێت. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق تا ڕادێک دەری دەخات تا چەند سەرکەوتووی یاشکست خواردوو بووە. بەڵام سەنگی مەحەکی شکست و سەرکەوتووی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانە کە دروستکردنی لیز لەلایەن لاوڕ شێخجەنگیەوە دەبێت تا گەورەترین ئاڵنکاری لە بەردەمیاندا.